بەناوی خوای بەخشندەی بەبەزەی سوپاس و ستایش بۆ پەروەردیگاری جیهانەکان سەڵات و سەلامی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ گشت یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی ئامادەبوانی ئازیز خوشک و برایانی سەنجین بەگەرمی بە خێراتنی یەکەیەکەتان دەکەین بۆ ئەم کۆڕە لە خوای گەورە دەپاڕێنەوە بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. خۆشەویستان، چاکترین شتێک کە دەستپێکی کۆڕەکەمان بێ و مەجلیسەکەمان پێ بەرەکەتدارتر بکەین و دڵەکانمانی پێ ئاودێر بکەین کەلامی خوایە. با بەیەکەوە گوێ لە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی مەزن بگرین لەلایەن بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين.
صدق الله العظيم. ئازیزانی لە دڵا شیرین، ئەگەر هەر یەکەمان لە ئاستی خۆمان ورد بینەوە لە واقعی دژواری ئومەت، دەبینین وێڕای هەوڵ و کۆشە بەردەوامەکانی نێرانی ئیسلام بۆ خامۆشکردنی چرای دوایین و تێر و تەواوترین بەرنامەی خوا و بەلاڕێدابردن و سەرگەردانکردنی ڕۆڵەکانی موسڵمانان خەمێکی دیکەی قوڵ دامان دەگرێت. ئەویش پەرتەوازەیی و بەیەکدی خەریکبوون و ململانەی نێوان موسڵمانانە. لەو سۆنگەیەوە وەک مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بە پێویستمان زانی کۆڕێک ساز بکەین بۆ زانا و بیرمەندی ئیسلامی جەنابی مامۆستا عەلی باپیر لەژێر ناو و ناونیشانی بە پێکەوە دۆست و دڵسۆز و تەبابین، بە هیوای ئەوەی باشتر دەرچی زیانەکانی پەرتەوازەیی و ناکۆچی بکەین و چاکتر ئامێز بکەینەوە بۆ هاوکاری و تەبایی و برایەتی. بەیەکەوە بەگوێی دڵ و بە کۆکردنەوەی کۆبیرمان لەسەر وتەکانی گوێ دەگرین لە بەڕێز مامۆستا عەلی باپیر بۆ پێشکەشکردنی بابەتەکەی بە جەنابیان بفەرمووی. الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. هەمولاک بەخێر بێن برایان و خوشکانی بەڕێز مامۆستایان. خۆشحاڵم کە لەم ئێوارە کۆڕەدا بە دیدارتان شاد دەبم. ناونیشانی ئەو تاریکە پێشکەشی ئێوەی بەڕێزی دەکەم و لە پشت ئێوەشەوە پێشکەشی هەموو برا خوشکانی دەکەم کە دوایی دەنگمان دەبیستن و ڕەنگمان دەبینن. بەم شێوەیە با پێکەوە دۆست و دڵسۆز و هاوکار بین. وتارەکەم لە دەستپێچێک پێک دێ و دابەشم کردو بۆ 5 تەوەریش. دەستپێکەکە تێیدا دەڵێم هەموو لایەکتان ئاگادارن کە لەم ڕۆژانەدا ژمارەیەک لە موسڵمانان بە بیرکردنەوەی و ڕەوتی جۆرا و جۆرەوە خەریکی شەڕە دەندووکە و مشتومڕن و هەندێک جار ئەو شەڕە دەندووکە و شەڕەقسە و مشتومڕە لە سنوورەکانی شەرع چۆتە دەر و پێی ناگوترێ وتوێژ و پێی ناگوترێ مشتومڕ، بەڵکو شەڕەقسەیە و بەڵکو جاری وا هەیە قسەی ناشیرین و جنێو. بێگومان ئەوە نەخۆشیەکە پێویستی بە چارەسەر هەیە. من بە پێویستم زانی وەکو ئەرکی سەرشانم کە وەدەنگ بێم لەو نەخۆشیە لەو حاڵەتە و گومانیشی تێدا نییە کە دەبێ هەموو لایەک پێکەوە دڵسۆز بین. بە تایبەتی من کە باسی ئەو بابەتە دەکەم و لەژێر ناونیشانی با پێکەوە دۆست و دڵسۆز و هاوکار بین، وا چاوەڕە دەکرێت کە لە پێشەماندا بۆ خۆم دڵسۆزی بنوێنم و دۆستایەتی و موالات لەگەڵ ئەهلی ئیماندا بەگشتی و ئامادەی هاوکاریش بین بۆ هەر کارێکی خێر. من هەر وەکو دەستپێک براو خوشکانی بەڕێز دەڵێم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کە بە پێی هەندێک سەرژمێران دەچێت بۆ دەوری 2 ملیار کەس، واتە 2000 ملیۆن،
بەڵام دەبینین کە لەسەر نەخشەی سیاسی ئەو بوونەمان نییە وەکو ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە هەموو ئەو نەتەوە و کۆمەڵگەیانی کە پێچی دێنن هەر لە عەرەب و تا تورک و فارس و کورد و ئەوانەوە بگرە تا ئەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا و هەموو موسڵمانانی دیکە لە پانایی و درێژایی دنیادا هۆکاری نەمانی هێز و پێزمان دیارە زۆرن من لە کتێبێکمدا بە ناوی واقعی دژواری ئومەت هۆکار و چارەسەر باسم کردووە بەڵام گومانی تێدا نییە کە هۆکارێکی سەرەکی بریتە لە پەرتەوازایی و دابڕبوون و دەم لە یەکدینان و شەڕە دەندووکە پێکەوەکردن و ئەوانە من سێ وشەم کردوون بە ناونیشان بۆ وتارەکەم با پێکەوە دۆست و دڵسۆز و هاوکار بین هەرسێکیان وشەی قورئانین و لە سونەتی پێغەمبەریشدا صلی الله علیه وسلم هەر هاتوون وشەی دۆستایەتی واتە نزیکی یەکدی خۆشویستن بە تەنگەوە بوون بشرخۆری لەگەڵ یەکدی کە خوا دەفەرمی والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض وشەی دڵسۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دینداری لە دڵسۆزیدا کورد دەکاتەوە الدین النەصیحە و وشەی نوسح لە زمانی پێغەمبەران هاتووە عەلەیهیم السەڵات وسەلام ئینی لەکم ناصح ئەمین ئین ئەڕەدت ئەن ئەنصح لەکم تا کۆتایی وشەی هاوکاری پێکەوە هاوکاربوون لە ئاەتی 2 سوورەتی مائیدەدا خوا دەفەرمێ وتەعاونوا عەلى البر والتەقوى هاوکاری یەکدی بکەن لەسەر چاکەکاری و پارێزکاری ئەوەی کە ئێستا دەبیندرێ وەکو لە سەرەتای قسەکانمەوە گوتم پێچەوانەی ئەوەیە کە لە موسڵمانان چاوەڕێ دەکرێت موسڵمانان پێویستە پێکەوە وتوێژیان هەبێ دیالۆژیان هەبێ لێک تێگەیشتنیان هەبێ و بەڕێز و حرمەتەوە یەکدی بدوێنن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ ما ظل قوم بعد هدى كانوا عليه إلا أورثوا الجدل أما هم إمام أحمد لمسند كيدا هناوتي هم ترمذي وهم ابن ماجه وترمذي بحسن صحيح شدانا پیغمبر ده فرمي عليه الصلاة والسلام هیچ کۆمەڵێک دوای ئەوەی کە لەسەر ڕێنمایی بوون گومڕانە بوون مەگەر شەڕە قسە و شەڕە دەندووکەیان پێدراوە و کراوە بە میراتیان شەڕە قسە شەڕە دەندووکە لە یەکدی خوێندن بۆیە دەبێ ئەمە دەرسێکی گەورەی لێ وەربگرین کە وەکو گوتم نەخۆشیە موسڵمانان لە جیاتی ئەوەی وەکو خوا فێری کردوون خوا ئێمەی فێر کردووە نەک لەگەڵ لە بەینی خۆماندا لەگەڵ خاوەن کتێبەکان لە سوورەتی ئالی عیمران دەخوا دەفەرمێ قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون خاب پیغمبری خاتم صلى الله عليه وآله وسلم دفرمي بڵێ ئەی خاوەن کتێبەکان یا ئەهل الكتاب بۆ زانیاری هەموو لایەک لەو مەقامانەدا کە خوا سبحانه وتعالى بە پێویستی بزانێ سەرنجی خاوەن کتێبەکان واتە جوولەکە و نەسڕانیەکان بە پلە یەکەم ڕابکێشرێ و دڵیان نەرم بێ بە یا ئەهل الكتاب دەیان دوێنێ ئەی خاوەن کتێبەکان بەڵام ئەگەر لە مەقامی ذەم و سەرزەنشدا بێ بە الذين أوتوا الكتاب وأن كتابيان بيدراوا ددويندرين ليرة دفرمي قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بل إخوان كتابا كان ورن بوشيك خالي يكسان لنيواني إيما وإيودا كسيشتا ألا نعبد إلا الله ثانيا خواب فلسطين ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله ولا نشرك به شيء اجتنكين حاولي ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله هەندێکمان لە زیاتی خوا نەکەین بە پەرستراوی خۆمان و سەرپەرشتیاری خۆمان بە بێمە سەر بابەتەکەم تەوەری یەکەم برا خوشکانی بەڕێز لە سەرەتاوە دەمێ ئەوتان پێ بڵێم هەوڵم داوە هیچ قسەیەک نەکەم مەگەر هەڵقڵاوی قورئان و ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم و زانایانی ئیسلام پێشەوایانی ئیسلام تەبەنیان کرد بێ
تەوەری یەکەم جیاوازی و جۆرا و جۆری یاسای گشتی خوایە لە دروستکراوەکانیدا و ڕازژایی نێوان مرۆڤەکانیش ئەنجام و دەرهاویشتەی ئەو دیاردەیە. ئەگەر تەماشا بکەین دروستکراوەکانی خوا جیاوازن و جۆرا و جۆرن. ئەمە هەم بە عەقڵ دیارە بە پێنج هەستەکان و بە ئەزمون دیارە. هەر شتێ بە عەقڵ و ئەزمون و پێنج هەستەکان دیار بێ پێویستمان بە بەڵگەی نەقڵی ناکە. پێویست ناکە بۆ هەموو شتێ بەڵگەی نەقڵی واتە بەڵگەی وەحی بێنینەوە لە قورئان و لە سونەت. بەڵام وێڕای ئەوەش خوای پەروەردگار بۆیە لە سوورەتی فاتیردا ئاەتەکانی 27 و 28 ئاماژە دەکات بە جیاوازی ڕەنگەکان لەسەر ئاستی ڕووەکەکان، لەسەر ئاستی شاخ و داغ، لەسەر ئاستی مرۆڤەکان، ئاژەڵەکان هەمویان. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانه وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباد العلماء. خوا ئاماژە دەکات بە جۆرا و جۆری و جیاوازی ڕەنگی شتەکان، هەر لە کشت و کاڵ و میوەی درەختەکانەوە بگرە تا ڕەنگی چیاکان و تا مرۆڤەکان و ئاژەڵەکان و هەموو شتێک. هەروەها لە سوورەتی ڕوم ئاەتی 22 خوا سبحانه وتعالى دەفەرمێ ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. لنشانەکانی پەروەردگارەتی خوا دروستکرانی ئاسمانەکان و زەوی و جیاوازی ڕەنگەکان و زمانەکانتان. جیاوازی ڕەنگ و زمان خوا کردوێتی بە بەڵگە و نیشانی پەروەردگارەتی خۆی. هەروەها لە سوورەتی هود ئاەتی 118 و 119 دەخوا دەفەرمێ ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. دەفەرمێ پەروەردگارت ویستە بای جەبریان لێ بکە خەڵکی هەموو دەکردە یەک کۆمەڵ، هەمووی وەکو چۆن فریشتەکان هەموو یەک کۆمەڵن، هەموو خواپەرستن، ئاژەڵەکان هەموو وەکو یەکن. خوا دەیتوانی مرۆڤەکانی جوا لێ بکە، بەڵام نەیویستوە، ویستوێتی ئازادیان پێ بدە، هەڵبژاردنیان پێ بدە کە هەڵبژاردنی پێداون هەندێکیان بەوێ داڕۆشێندەی بەولادا. جا دەفەرمێ ئەگە پەروەردگارت ویستە بای خەڵکی هەموو دەکردنە یەک کۆمەڵ ولا يزالون مختلفين بەڵام بەردەوام جیاواز دەبن، جۆرا و جۆر دەبن. إلا من رحم ربك. هەندێک لە زانایان دەڵێن إلا من رحم ربك ئەمە هەڵاواردنێکی پەیوەستە ئیستیثناء متصل، واتە هەر جۆرا و جۆر و جیاواز دەبن مەگەر ئەوانەی پەروەردگارت بەزەی پێیاندا بێتەوە لەسەر حەق کۆیان بکاتەوە. هەندێکیش دەڵێن نا ئەمە هەڵاواردنێکی دابڕاوە ئیستیثناء منقطع بەو واتایە کە مەگەر ئەوانەی پەروەردگارت بەزەی پێیاندا بێ بەو واتایە ناکە ئەوانە پێکەوە جۆرا و جۆر نابن. چکە لێرەدا دەڵێن جۆرا و جۆری مەبەست پێ ئەوەیە کە هەیە وا بیر دەکات و هەیە وا بیر دەکات و هەیە بەو شێوەیە دەڕوا، هەیە بەو شێوەیە دەڕوا، کە ئەوە منافات و تێکگیرانی نییە لەگەڵەوەدا کە ئەو کەسانە بەزەی خوای پەروەردگار بیانگرێتەوە. هەر چۆن بێ هەندێک لە زانایان دەڵێن إلا من رحم ربك، دەڵێن کە دوای دەفەرمێ ولذلك خلقهم، واتە بۆیەش دروستی کردوون کە ئاوا جۆرا و جۆر بن. هەندێکی دەڵێن بۆیە دروستی کردوون بۆی بەزەی پێیاندا بێ، واتە خۆیان وا لێ بکەن کە شایستەی بەزەی خوا بن. پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي الناس معادن كمعادن الذهب والفضة فخيارهم في الإسلام خيار في الجاهلية إذا فقهوا يا خيار في الجاهلية خيار في الإسلام إذا فقهوا. أما بخاري مسلم هنا يعني خلقوكو كان زاكان زير وزيو كان زا كان زان هندي كان شبهين الزيرة وهندي كان شبهين الزيوة ئەمجا ئەوانی کەی باس نەکردووە گەرنانیشیان دەشوبهێنە ئاسنەوە فافۆنەوە تا کۆتایی دەفەرمی ئەوانەیان لە سەردەمی نەفامیدا باش بوون، هەر ئەوانەی لە سەردەمی ئیسلامدا باش دەبن ئەگەر شارەزا بن لە دینی خوا. مەبەستی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئەوەیە کە هەندێک سیفەتی بنەڕەتی لە مرۆڤەکاندا هەن
سلة سردمي نفامي دا سلة سردمي إسلام دا وصفتانش صفتي مروي بنرتين ربوكو رازقوي وكو أمانة بارزي وكو بزي وكو دادقري وكو خاچيبون وانها صفتي باشن كابرا مسلمان بيانا مسلمان بي وكو بيغمبر عليه الصلاة والسلام لصحيح مسلم داتو بأشج عبد القيس فرمو إن فيك خصلتين يحبهم الله الحلم والأنات أتوضي صفة تيدان خوا خوشي دوين جاري مسلمان نبوغو أويش قوتي شين فرمو الحلم حلم واتا هيدي ومندي والأنات واتا لسرخوي بلنا كردن أما توريك البته توركاني سرتات توزي بكورتي بازكم توري دوام دوبرچي و پرتوازي قدغيا وبوني كفر وشرك اليدي بلام رازجاي لا حكم بشيه كان دا الاحكام الجزئيه للقوب ومكان شريعه دا روايه سرتا بيستا بيناسي چي كورتي پرتوازي ورازجاي بكي پرتوازي ديار قاموس كان زماني عربي دا تفرق افتراق او انا هاتون كذا تفرق افتراق بيرشواني اجتماع كوبونون والفرق خلاف الجمع اما لسان العرب واضح ابن منظور لسان العرب دا وافتراق بمعنى انقسام وبشبشبون وفرقيش بمعنى قسم دي بش اما بالنسبه تفرق وبرتوازي دابر بون بشبشبون اختلاف راغبي اصفهاني ضل الاختلاف والمخالفه ان ياخذ كل واحد طريقا غير طريق الاخر اختلاف مخالفه ويك دوكا زياشان كسي هر كامشان ريك جالي ويديك بقري لاصل دا اوايا بلام دوایی وشي اختلاف لدو حالتي مدحكراو زمكراو دا بكار هاتوا كزور كذا ويليت يكالده بلام افتراق هر لحالتي زمكران دا بكار هاتوا بس اختلاف جاري واهي لحالتي مدحكران دا ياخذ بلايكم والرواي دا بكار هاتوا وجاري واشي لحالتي زمكران دا بكار هاتوا زانايتشي شارزاي زمان أبو البقاء الكفوي لكتابي الكليات دا ضل اختلاف وخلاف خلاف زوزا بمعنى افتراق وبرتوازية ضل شوار زيوازيان اختلاف أويك ريكت جابي بلام آمان جمع بس يكبه بلام خلاف أويك هم ريكت جابي هم آمان جكش جابي كواتا دا گونجي تو لقل كسيك دا مختلف بي بلام خلافتان فيك ونبي اويك دو اختلاف هميشه بال وبلغدا دا بلام خلاف ببي بلغيه يقنع كربي سيم اختلاف لشوينواري الرحمة بلام خلاف لشوينواري داهنان بدعته شوارم خلاف اويك لشتيك دا الروبدا كجيجي نبيت بلام اختلاف اويك لشتيك دا لحالته دا الروبدا بلغيها بي اما لما دمانيو بو انجام بقيد ك دو برچيو پرتوازي لشريعه دا قدغيا بلام راز جاي ريبيدراوا باتماشا بكي خوي برغار لسوره أنفال دا فرمي ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا إن الله مع الصابرين بيك وناكوك مبن دوبرشي تان نبي هل بكرديش ضلين نزاع دوبرشي ناكوكي تان نبي فتفشلوا أجرنا بهيزو بيس دبن فشل دينن وتذهب ريحكم و هيزو بيس تان نامين بونو برامة تان نامين هروها لسورة آل عمران الآيات جمار صدوسيد أخواد فرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا همو تاندز بر اسماني خوا بقرنو برتوازا مبن برتوازا بون قد غياب حرام هروها لسورة أنعام دا أخوا يعني هرشيش زور جدي لمسلمان عندك أجر بيكو برتوازا بنو ناكوك ودوبرجان هبي دا فرمي إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء بدل ياي
ئەوانەی دینەکەیان بەش کرد و بوونە تاقم ئەی محەممەد صلى الله عليه وسلم تۆ هیچ پەیوەندیت پیانەوە نییە. هەمیشە بەڕێزان تاقمێنە و دابڕ بوون و ئەوانە ئەنجامی چیە؟ ئەنجامی بەشکردنی دینە. لە دوو ئاەت هەم لە سوورەتی ئەنعام لێرە هەم لە سوورەتی ڕۆمیش باسی بەشکردنی دین دەکا، دوای باسی بوونە تاقم و کۆمەڵ و دەستەی دژبەیەک دەکا. لێرە دەفەرمێ ئەوانەی ئاینەکەی خۆیانیان بەش کردووە و بوونە تاقم شیع کۆی شیعەیە. شیعە واتە کۆمەڵە خەڵکێک لەسەر حەق بن یا لەسەر ناحەق بن. چکە لە مەقامی مەدحیشدا بەکار هاتووە شیعە کە خوا سبحانه وتعالى لەبارەی نوحەوە کە باسی ئیبراهیم دەکات دەفەرمیوە ئینە من شیعەته لە ئیبراهیم، لە کۆمەڵی نوح ئیبراهیم بوو سەڵات و سەلامی خوا لەسەر هەردووکیان بێ. لسورة الروم دا أخوة فرمي ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. ولا هاو باش بو خوادانران مبن أي أهل إيمان أهل إسلام شان كرد أوان من الذين فرقوا دينهم دين كان باش كرد بارشا كرد وكانوا شيعا وبونا تاقم كل حزب بما لديهم فرحون. هر كومالك بۆی خۆی لە سەرەتی پێ دڵخۆشە. کەواتە ئەمە بەڕاستی هۆشداریەکی زۆر گەورە و گرنگە بۆ کەسێک ئیمانی بە محەممەد المستەفا بێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و خۆی بە شوێن کەوتووی ئەو بزانێ. ئەو کتێبەی کە خوا بۆ پێغەمبەری کۆتایی ناردووە لە دوو ئاەتدا لە سوورەتی ئەنعام و لە سوورەتی ڕۆم هەردووشیان دوو سوورەتی مەککەین. أنعام دا فرمي إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون. أواني أين كان باش كرت هذا كي باش يجان لي كرت وبونا تاقم دستا أتو هيس بيمديت بيانا ونيا بولا إخوات جردرين وهوالي عن بيدا بوي كديان كرت. لسورة الروم دا فرميل إيولا هاو باش بخوادان ركان مبن أواني أين كان باش كرت وبونا تاقم دستا. بەڕاستی ئینسان کاتێک دۆخی ئێستای موسڵمانان دەبێنێت چ لە هەرێمی کوردستان و عێراقدا چ لە فراوانتر لە عالەمی ئیسلامیدا دەبینی هەر کۆمەڵە موسڵمانێک خۆیان بە بەشێکی ئیسلام و مەشغوڵ کردووە. هەڵبەتە ئەوە ئەگەر وەکو دابەشکردنی ڕۆڵەکان بێت تەوزیعی ئەدوار عیبی نییە. هاوڵانی بەڕێزی پێغەمبەریش سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەر بێ و خوا لەوان ڕازی بێ ئەوانیش هەیان بۆ لە بوارێکدا شارەزاتر بوو هەیە لە بوارێکی دیکەدا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموویانێک ئیشی پێ نەسپاردوون بەڵکو ئیشەکانی بەسەردا دابەش کردوون. ئەوە ئەگەر وەکو دابەشکردنی ڕۆڵ و دەورەکان بێ بەڵام بە لە یەک تێگەیشتن و بەڕێز لە یەکدیگرتن و حورمەت بۆ یەکدیدانان عیبی نییە. بەڵام ئەوە ناکە هەندێکیان هەر خەریکی ذیکر بن ئاگان لە فیکر نەبێ، هەندێک خەریکی ئامادەکردنی هێز و چەک بن ئاگان لە عیلم نەبێ، هەندێک هەر خەریکی تەقوا و عیبادەتی شەخسی بن ئاگان لە حکم و سیاست نەبێ، هەندێک هەر خەریکی پەروەردە بن ئاگان لە شتێکی دیکە نەبێ. نابێ وابێ. ئەگەر تەماشای هاوڵانی بەڕێزی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم خواریان ڕازی بێ، تەماشا دەکەین موسڵمانی هاوسەنگ بوون هەم وەکو یەکێک لە زانان لە مەدحیاندا دەڵێ کانوا ڕوهبانا بالليل فرسانا بالنهار، یعنی گۆشەگیری شەوێ بوون، هەر خەریکی شەو نوێژ و تاعەت بوون شەوانە، بەڵام بە ڕۆژێ سوار چاک بوون. ئەوە نەبوو تەنیا ئەوە بزانن عیبادەتی شەوێ بزان بەڵام نەتوانن بە ڕۆژێ کارێک کە دەبێت لە ڕۆژێدا ئەنجام بدرێ نەتوانن ئەنجامی بدەن. و هاوڵان خوالیان ڕازی بێ هەم ئەهلی عیلم بوون، هەم ئەهلی تەقوا بوون، هەم ئەهلی عیبادەت و خواپەرستی شەخسی بوون، هەم ڕەوش جوان بوون، هەم سیاسی و هۆشیار بوون، هەم مجاهید و فیداکار بوون، هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی پەروەردەیی لە هەر ڕوویەکەوە تۆ تەماشای هاوڵان دەکەی تێر و تەواون. بۆ چونکە کەسێک پابەندی بە قورئانەوە، قورئان موسڵمانی هاوسەنگ پەروەردە دەکات، و کەسێک بە دوای پێغەمبەری خاتەم بکەوێ صلی الله علیه وسلم ئاوا پەروەردەی دەکات.
ئێمە دوای ئەوەی لە قورئان دوور دەکەوینەوە و لە ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مسلمانی لا سەنگ دەردەچین، لا سەنگ و لا تەڵ. حاڵەتێکی کاریکاتێری وەردەگرین. کاریکاتێرتان بینی وەجارێستەری زۆر گەورەی ملی زۆر باریکە، دەستی زۆر گەورەی لاقی زۆر باریکە. حاڵەتێکی کاریکاتێری وەردەگرین. بەڵام ئەگەر بە پێی قورئان فەرمایشتی خوا و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە دین تێبگەین و تێیدا پێبگەین، حاڵەتی هاوسەنگ وەردەگرین. و پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر کاری لەسەرەوە کردووە کە هاوڵانی تووشی لاتەڵی و لاسەنجی نەبن. ئەمە بەنسبەت پەرتەوازەی و لێکدا بڕان. باسی ڕازیایی بکەین تۆزێک هەر لەم تەوەری دووەمدا. ڕازیایی لە ئیسلامدا بەلای کەمەوە ڕەوایە، بەلای کەمەوە. بەڵکو وەکو دوای باسی دەکەن هێندە جاران خۆی فەرز دەکات نەکەر ڕەواش بین. با تەماشای چەند وێنەیەک بکەین. خوای پەروەردگار لە سوورەتی حەشردا لە باسی جەنگی بەنی النەضیردا دەفەرمێ ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. أولا بنو النظير ديار كشتوكاليان هبو دار خرميان هبو باخي خرميان هبو ودواء وكبيمان يشهد غدر يعني كرت بيغمبر عليه الصلاة والسلام دنجيدان وأنا شونا قلاكان إخوانه بس راتك إلى سيري بن هشام ولا جانامي بيغمبر داتو عليه الصلاة والسلام بتفصيل. هاولان هەندێک لە دارخورماکانیان بڕین هەندێکیشان بەجێهێشتن. خوای پەروەردگار هەردووکیانی تەسویب کرد. ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. هەر دارخورمایەک لینەیان دارخورمای بەردار بڕیوتانیان یان لێی گەڕاون لەسەر قەد و ڕیژەکەی خۆی بمێنێتەوە بە فەرمانی خوا بووە. ئەوە یەک. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای جەنگی ئەحزاب خەندەق کە چوونەوە ئیسراحەت بکەن دەڵێ جیبریل عەلەیهی سەلام هاتە لای گوتیەوە چی دەکەن؟ وتیانە کۆتایی هات ئەو ئابڵوقەی لە دەورمان بشکاو گوتی بەڵام ئێمە وەکو فریشتەچەکمان دانەناوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی بۆ کوێ؟ فەرمی بۆ بەنو قوڕەیظە. ئەوانەی لە پشتەوە خەنجەری غەدریان لە ئێوەشان بۆ سەر ئەوان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی کرد فەرمووی لا يصلين أحد العصر إلا في بني قريظة. أما صاحب بخاري مسلم داتو با هیچ کەس نوێژی عصر نەکا مەگەر لە بەنو قوڕەیظە. یارە مەسافەیەکی هەبووە لە مەدینە دوور بۆ کات. هاوڵان بە دوو زۆر لەو فەرمایشتە تێگەیشتن. هەندێکیان وای لێ حاڵی موتان مەبەستی ئەوە نوێژەکە بەرینەوێ با نوێژەکە بەرینەوێ. دیارە تا گەیشتنەوێ مەسافەی هەبوو نوێژی شێوانیش بوو و عەسر چوو. هەندێکیشیان وای لێ حاڵی بوون تیان خۆ مەبەستی ئەوە نەبوو نوێژەکە بەرینەوێ. مەبەستی ئەوە زوو بڕۆین با نوێژەکە بکەین و زوو بڕۆین. دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فما عاب أحد الفريقين. ڕەخنەی لە هیچ کام لەو دوو کۆمەڵە نەگرت. ومن پێم وایە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە لە بابی هەڵسو کەوتەکاندا تەماشای عیلەل و حیکەم دەکرێت. حیکمەتەکەی ئەوە کە زوو بڕۆ نەک نوێژەکە بەرنەوێ. کارێکی تەعەبودی نیە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی دیاری نەکردن کە کامیان پێکاوێتی. بۆی بوار هەبێ. و دوای فقهی ئیسلامی ئەو دوو ئاراستەی وەرگرت. ئاراستەیە کە تەماشای حکمەتەکان دەکا، ئاراستەیەکیش کە تەماشای ڕواڵەتی دەخەکان دەکا وەکو مەزهەبی زاهیری هەمووشی لە ئیسلامدا جێگەی بۆتەوە. هەروەها وێنەیەکی دی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوو لە هاوڵانی ناردن بۆ شوێنێک. ئەوانەش گەیشتنە شوێنێک ئاویان نەما تەیەمومیان کرد و نوێژەکانیان کردن. دوای گەیشتنە ئاو لە کاتێکدا کە نوێژەکە هەرما بوو کاتی نوێژەکە مابوو. ئەوی یەکێکیان نوێژەکەی کردەوە دەستنوێژی گرت و نوێژەکەی کردەوە. ئەوی دیکەشیان وتی تازە من نوێژی خۆم کرد و نەیکردەوە. کە چونەوە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە نوێژەکەی کردبووە تەماشا بکەن. پێغەمبەر فەرمووی لەکەل ئەجر مەڕەتەین ئەتۆ دوو پاداشتەتە. ئەوەشیان کە نوێژەکەی نەکردبووە فەرمووی ئەصەبتە السونە وئەجزەئەتکە سەڵاتوک. بە پێی ڕێبازی پێغەمبەر سەڵسەم مامەڵەت کردووە نوێژەکەشت بەرکەوتووە. هیچی ناومێد نەکردن هیچی دڵتەنگ نەکردن بۆ هەردووچیان مەجالیان تێدا هەیە. ئەمە ئەبوو داود هێناوێتی ئەنەسائی و حاکم و لا أبو سعيد الخدري. نوێنەیەکی دیکە عبد الله كري مسعود خواري رازي بيض سمعت رجلا قرأ آية وسمعت النبي صلى الله عليه وسلم يقرأ خلافها فجئت به النبي صلى الله عليه وسلم فأخبرته فعرفت في وجهه الكراهية
وقال كلاكما محسن لا تختلفوا فإن من كان قبلكم اختلفوا فهلكوا. أمش بخاري هنا بيتي عبد الله بن مسعود كخواري الرازي بيعي زور شهر زاب ولا القرآن ده ضل الرجل جملة بيعي بالقرآن يدخوين آيات يجي يدخوين خوين نكي أو جابوا لو من لبيغمبر بيزبوه عليه الصلاة والسلام أمنيش قلت مو هنا ولا بيغمبر إخوة قلت مو أو آيات أو دخوينه ضل بينا خوش بون لدى مشاي بيغمبر دخوين دو عليه الصلاة والسلام وفرمي كلاكما محسن هر دوكتان شاكتان كردوه يويش راسته يتوش راسته دوای فرمووی پێکەوە ناکۆک مەبن ئەگەر ئەوانی پێشێوە ناکۆک بوون پێکەوە لە بین چوون لێرەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتەئکید دیارە وەکو چۆن فێری عەبدوڵای کردووە فێری وشی کردووە خۆ دیارە قورئان وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئونزیل القورئان على 7 أحرف کە ئەوە وردەکاری زۆری هەیە بەڵام گرنگەوەیە ئاواش دەخوێندرێ ئاواش دەخوێندرێ وێنەیەکی دی عمر كري عبد العزيز بينجم خليفة راشد خوالي الرازي بيه قسيش زور جواني هي ما يسرني أن أصحاب رسول الله صلى الله عليه وسلم لم يختلفوا لأنهم إذا اجتمعوا على قول فخالفهم رجل كان ضالا وإذا اختلفوا فأخذ رجل بقول هذا ورجل بقول هذا كان في الأمر سعة أما ابن تيمية لمجموع فتاوى ذا هناويتي والشاطبي للموافقات ذا وابن عبد البر لجامع بيان العلم وفضله ذا هناوي عمر كرة عبد العزيز دڵخۆش نەدەبووم ئەگەر هاوڵانی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕازیایان نەبوایە ڕازیایی اختلاف لێردا معنای ڕازیاییە لە حکمە بەشیەکاندا لە ئەحکام الجوزئیە نەک ناکۆچی بۆ دەڵێ ئەگەر ئەوان ڕازیایان نەبوایە هەمویان لەسەر ڕایە کۆبووبانەوە هەر کەسێک بەپێی ئەو ڕایە مامەڵەی نەکردبایە بە گومڕا لە قەڵەم دەدرا بەڵام ئێستا کە ڕازیاییان هەیە دوای چەند وێنەیەکتان بۆ دێنمەوە یەکێک ئەم ڕایە دەگرێت چی دیکە ئەو ڕایە دەگرێت هەمووشیان هەر لە بازنەی ئیسلامەتی و دینداریدان یعنی بۆ وێنە لە مەسەلەی دەستگرتن ئیمام ئەحمەد دەڵێ دەست لەسەر سینگ بگرن ئیمامێکی دیکە دەڵێ پشت ناوکەوە یەکێک دەڵێ لەسەر ناوک ئیمام مالک دوو ڕای هەن ڕایەکیان دەڵێ لەسەر لە پشت ناوک ڕایەکیان دەڵێ هەر دەست مەگرە ئیسبال ئەبوو حەنیفە دەفەرمێ لە خوار ناوکەوە هەمووی لە خوار نێوکەوە هەتا سەر سینگ هەمووی بواری تێدا هەیە هەمووشی بەڵگەیان هەیە جا من پێشی ئامۆژگاری خۆم دەکەم جاهی هەر بە ڕێزێکی دیکە ئەگەر دەتانەوێ سینگ فراوان بن با زانیاریتان زۆر بێ عەقڵی خۆتان فراوان کەن زانیاری خۆتان زۆر کەن بەڵام ئەوەی کە زانیاری کەم بێ هەمیشە دەمارگیرە هەمیشە داخراوە ئەوەی دین لە قەولێک و لە مەزهەبێکدا ببینێ دەڵێ ئیسلام هەرەوەیە بەداخەوە ئەو دەردەش هەیە نا لە ڕاستیدا ئیسلام ئەوەشە و هیدی کەشە ئەنجا وێنەیەکی دی سێ لە حوکمڕانەکانی بەنو عەباس ئەبوو جەعفەری مەنسوور لەگەڵ مەهدی کوڕی لەگەڵ هاڕونە ڕەشیدی نەوەی هەر سێکیان داوایان لە مالیک کرد مالیکی کوڕی ئەنەس ڕەحمەتی خوای لێبێ وتیان با کتێبی ئەلموەطە بکەینە پابەندکەر بۆ هەموو ئومەت بۆ هەموو ئەو کاتۆ دەوڵەتی عەباسی نیوەی دنیا ئێستا لێ بەردەستدا بوو ئیمام مالیک ڕازی نەبوو بۆ ئیمام مالیک گوتی لە وەکو ئیبن عەساکر هێناویەتی لە کتێبی کەشف الغیطاء دەڵێ گوتی لا تفعل هذا فإن الناس قد سبقت إليهم أقاويل وسمعوا أحاديث والروايات وأخذ كل قوم منهم بما سبق إليهم وعملوا به ودانوا به من اختلاف الناس وغيرهم وإن ردهم عما اعتقدوه شديد فدع الناس وما هم عليه وما اختار كل ولد منهم لأنفسهم فقال لعمري لو طاوعني على ذلك لأمرت به مالك خوالي الرازي به رحمتي خوالي به فقيه بشار زابوه یەکێکی ئەم زەمانەی وایە دەگوت زۆر چاکە قوربان تەواو هەمان ئەوەی من گوتومە پابەندیاکە بێەوە گوتی وا مەکە بۆ گوتی خەڵک پێش کتێبەکەی من بیر و ڕای دیکەیان تەبەنی کردوون بۆ چوونی دیکە هەر لە بازنەی ئیسلامدا
وهند فرمايشتيان بيستون وهند الرواياتيان بيستون وهر كومال هر شوينا ببي رايك كاريان كردوا وبي وراهاتون يساليان قري جيرانوي خلق لوي كبي وراهاتون زورتون ده ليان قر اوي كلا سرني وهر كشي بو خوي هلشاردو دلو حكم رانا قوتي بدلنيايه واجر بقسي كربام خلق من بيو بابندك قسي حوتم لو باروا قسي ابن تيميه يعني برحمه اخوي لبي دلو واما الاختلاف في الأحكام فأكثر من أن ينضبط ولو كان كلما اختلف مسلمان في شيء تهاجرا لم يبقى بين المسلمين عصمة ولا أخوة مجموع فتاوى برجي دوانزل لا فرض سوسي حكم طلع راجعي لحكم كان دا واتل حكم الجزئية كان دا زور لو فراوان ترك بتواني باسي كين أجر هردو مسلمانيك لشتيك دا رايان جابوا ليك جابوا بانوا قد دو مسلمان فيكو كوكو تبانا دبينين بس نادي وهذه طبعا زور كس بس ابن تيميه ذكر رحمه اخوي لبي لا في اول يدا بدواي ذكبه والله بوزاني هريتان كم مجموع فتاوى كيم تقريبا هم خويندوتو كتاب كاني كيم هم خويندوتو ابن تيميه بيابي زور سين فراوان بو وزور بسماحه بو يعني كباسي اهل تصوف ذكاء يعني دو كتابي لما جون فتاواكي برجي دو يازو دوازدن بس تصوف اخلاق دكا وباز دكا دل بقوره بياوان وبيشواياني وكو الشيخ جنيد فلان وفلان وفلان عندنا او انا خدمتي قبريان كردون بمسار توري سيم بن الرتكاني اسلام برزان اصول الاسلام ويراي دقيقاني شريعة عقل وزقماتيش بلغيانا وناكوشي هالناقرن همو اوشتانيك بنامان بنرثن الاسلام ده ببيت شواني حكم بشيا كان والاحكام الجزئيه تما شابك بايا كان ايمان بينجن للقران ده وكل ايات صدو حفتها وحوتي سوره البقره ده هاتوا ليس البر ان تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من امن بالله واليوم الاخر والملائكه والكتاب والنبيين هروا لسورة بقرة شوار هاتون لسورة نساء إذا بعكسه هر بينج هاتون بايش شمش سنتي پیغمبر عليه الصلاة والسلام كإيمان بقدر خصوة قال أو بينج بايا كان إيمان خص شيء لسريان نية بايا كان إسلام بينجن وكو پیغمبر عليه الصلاة والسلام لسن فرمايش تيشي دا فرمويتي الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا أو بينجا شاهد مال بوحدانية إخوات أو برسرا والتنيا وبيغمبراتي محمد بينز فرزين ويش زكاة دان وحج كردنو روجو قرتي ماجي رمضان دو مسلمان لهم دنيا هذا شيء شاني لسروانا هروها زور لحكم كاني باري كسيتي كآيات دقي على سر وياخو فرمايشتي بيغمبر صلى الله عليه وسلم هل حلال وحرام قطع كان هم كزاني قتل وزنا ودزي والرقري وظلم او انا مو حراما وهم كزاني وفاء بعهد وبيمان ورازقوي او انا همي واجبا باشا روشتو اكار برزكان وصفه خرابه كان هم كزاني رازقوي فرزه درو كذن خرابه بلين هنا ناس دي فرزة ووعد خلاف خرابة تاكو تاي ليردا البته حلال وحرام قطع كان فرمايشتي بيغمبر عليه الصلاة والسلام الحلال بين والحرام بين أو ديار شافعي رحمتي خويلي بالرسالة دا كتابي ناوداري خويتي ضل كل ما أقام به الله الحجة في كتابه أو على لسان نبيه منصوصا بينا لم يحل الاختلاف فيه لمن علمه أو زاناني إما وبيشوانا شان باحتياط بون ضل همو أوانيك خوا بلغي بيتواو كردو لكتابك خويدا يا لسرزماني بيغمبرك عليه الصلاة والسلام بدق بروني بو هر کسی که بیزانه بوینیه پیشوانه بسولته و هر کسی بیزانه ادوی نیزانه او نیزانه جاری و بجهلکی خوی پوزیشی بوده هندرتو معذور دبی بجهلکی اما بنسبة بنرث كانوا بلان بنسبة حكم جزئية كانوا
ئەو ڕازیایی هەڵدەگرن باسم کرد پێشتریش ئەو ڕازیایش لە کۆبەڵێک هۆکارەوە هاتووە. ابن تيمية رحمة خوالي بكتابي هي بناوي رفع الملام عن الأئمة الأعلام لا بردني لو ما كردن لسر بيشوايان ديار دعو ذرديني تو بوزانايان كبوسي رايان ديك جايا لا تيجيشتن لآية كان لا تيجيشتن لفرمايش كان ياخذ لسندي فرمايش كان ياخذ بهوي جوازي جينجا كان ياخذ بهوي جوازي عقل كان جا دقونجي هو كارك بريتي بلا جوازي عقلي يشي وايت يدقا ويدك وايت يدقا ياخذ سروشتو ميزاج هنديك بلاي تندي دا دشينوا هاد بشركان وان هنديك بلاي نرميدا بو ايشي لزانايان ضل قلتويتي اياك وعزائم ابن عمر ورخص ابن عباس اقاد لا تنديكاني عبد الله كري عمر بي واقاد لمولتكاني عبد الله كري عباس بي خوان لهم يان رازي بي لاخوان وبابيان هروها جوازي جينجا شافعي رحمة خوالي بي العراق بوا مذهبي شي بدواي شو بمصر زول مذهبك يقوري جينجا كزيابو عرف عادته كان زيابو هروها هو كاري شي دي كي راجعي دي قرتو بو زمانواني يشيك دله اما قشتيه تايبت نكراوي شي ضل ناخذ تايبت كراوي شي ضل الرهاية مقيد ببندار نكراوي ضل نخير وكراوي بهر حال لو بارشوا هو كاري شي دي كده هو كاري شي دي كده كان للروي شسبان ونشسبان يعني البته بنسبه سنته بنسبه القران وهم متواتر بما جيشتو انجا اما هندي هو كاري روا هندي هو كاري الروا جاري ودينا في شيء بو رازياي وكو دمارجيري داخراوي وكو ارزو وكو خوسپاندن وكو لاسایی کردنەوەی کوێرانە ئەوانە هەموو هۆکارن. لێرەدا قسەیەکی زەرکەشی دێنم. الزەرکەشی کە کتێبی الاختلافات الفقهية دكتور أبو فتح بيانوني لێوە نقل کردووە دەڵێ علم اعلم أن الله لم ينصب على جميع الأحكام الشرعية أدلة قاطعة بل جعلها ظنية قصدا للتوسيع على المكلفين لئلا ينحصروا في مذهب واحد لقيام الدليل القاطع. صحيح زور جوانا ضل بزانا كخوا سبحانه وتعالى بوهمو حكم كان بلغيتي هالبرر بلغيتي قطعي كهلي بري داين ناوا بلكو بلغي واي داناون غمان هالبكرن بيان دا قلت ادله ظني واتا ك غمان بغينا نك علم يقين بوشي بو اوكا بو أرقدار كراوان مكلفين شتكا فراوان بي أجر هاتباو خوا سبحانه وتعالى بوهم حكم شرعي كان بلغيشي هالبرري دانا بايا هيش بوار ندمايا دو خلق هرو عبكن بلام لبروك بلغا كان هالبرر نين بويا آواج دبي وآواج دبي دي مسألة توري شعر بقرانو بو قرآن والسنة وبابندي بيانوا ريلنا كوتشيو پەرتەوازەی دەگیرێ و بە پاچی دڵ و دەروون و بە ئەدەب و ڕەوشتە بەرزەکانیش ڕێ لە ناڕەواییکردن لە ڕازیاییدا دەگیرێ. تەماشا بکە پەرتەوازەیی ڕەوا و ناڕەوای تێدا نیە بووی ناڕەوایە وەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی بیدعەت هەمووی خراپە شاشي تدانية بدعت بمعنى شرعية كي كذا هنان وبيدا كردن بين الدين ده هم خراب هندي كان كذلين بدعت بيت شاك وخراب ويا بينش حكم مكان أو واتايشي دي كان بو بدعت دانا وكبريتيل بدعتي زمان وانيا بارحال شمشي بدعتي ام فراوان كردوتا دا هنان ابداع شي بسيتتي او شتيشي دي كان اما بور قرتن لبرتوازي دبي بابدمي بقران والسنه بەڵام بۆ ڕێگرتن لە ناڕەواییکردن لە ڕازیاییدا ناڕەواییکردن ئەگەر ناڕازیایی هەر هەیە بەس نابێت ناڕەوایی تێدا بکرێت ناحەقی تێدا بکرێت بەچی دەبێت بە تەزکیەی نەفس و خۆپاک و چاکردن و بە ڕەوشت و ئەدەبە بەرزەکان. جارێ با تەماشای یەکەم بکەین ڕێگرتن لە دووبەرەکی و پەرتەوازەیی. خوای پەروەردگار چ تەرازویەکی بۆ داناوێت چ پێوەرێک فرمي وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله ذلكم الله ربي عليه توكلت إليه أنيب شوراء آياتي ده
هەر شتێک تێیدا کەوتنە ناکۆچی ئەمە لێردەمە بەس پێ ناکۆچیە حکمەکەی بۆ لای خوا بجێڕنەوە ئەو پەروەردگارمە پشتی پێدەبەستم و هەر بۆ لایویش دەگەڕێمەوە کە ناکۆچی و دووبارەچی بوو دەوێت بزانین بیجێڕنەوە بۆ لای خوا سبحانه وتعالى ئەوە یەک لسورة النساء آياتي 59 فرمي فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر البته پیش ده فرمي الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر أي أواني برواتان هنا فرمان بري خواب كان فرمان بري پیغمبر صلى الله عليه وسلم وهي كار بدستانيك لخوتان أجر لشتيدا كوتدا ناكوچي بیجێڕنەوە بۆ لای خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بڕواتان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە دوایی کە دەفەرمێ ذلك خير وأحسن تأويلا ئەمە تعقیبە یعنی پەیوەندی نییە بەوە ئەگەر بڕواتان بەخوا بە ڕۆژی دوایی هەبێ ئەوە باشترە نا ذلك خير وأحسن تأويلا و ڕۆسەیش سەر بەخۆیە ئەوە باشترە و سەرنجامیشی چاکترە لە ئایەتی 83 سوورەتی نیساءدا خوای پەروەردگار وێڕای جێڕانەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی کەشما بۆ دادەنێ دەفەرمێ وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا دەفەرمێ گەر هەواڵێکی ترس یاخود هێمنیان بۆ هات من الأمن أو الخوف هێمن و ئاسایی یاخود ترس أذاعوا به قسە لە کێ قسە لە دڵنەخۆش و منافقەکانە یەکسەر بڵاوی دەکەنەوە ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم أجر جرابنا بولاي پیغمبر صلى الله عليه وسلم وبولاي كاربدستان يقل خويا لعلمه الذين يستنبطونه منهم أو أني تواني هالهنزانيان هي ديانزاني وتديانزاني وهوالا بلاو بكرتو يا بلاو نكرتو وأجر بخشش بزي خوانا بو على سرطان كم يكتان نبي همو بدوا شيطان دكوت كواتا بو جرانوي یاخو بۆ چارەسەرکردنی یاخو بۆ ڕێگرتن لە پەرتەوازەی و دووبەرەچی دەبێت بگەڕێنەوە بۆ قورئان و بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بۆ لای زانایانێک کە لەبەر ڕوشایی قورئان و سونەتدا حکمەکان هەڵدەهێنن. دووەم بۆ ڕێگرتن لە ناڕەواییکردن لە ڕازیاییدا. ڕازیایی وەکو گوتم دەگونجێ ڕەوا بێ دەگونجێ ناڕەوا بێ. بۆ ئەوەی کە ڕێ لە ڕازیایی ناڕەوا بگرین دەبێت چی بکەین؟ من چەند شتێکم هێناوە ئەڵبەتە وتارەم ساز کردووە تەماشای زۆر سەرچاوە شتم کردو و عەقڵی خۆشم زۆر بەکارهێناوە بەڵام هەوڵم داوە هیچی لە قورئان و سونە نەچێتە دەر. یەکەم بۆ ڕێگرتن لە ناڕەوایی لە ڕازیاییدا مامۆستایان برایان خوشکان موسڵمانان پێش هەموو شتێک ئەوە ئینسان دڵ و دەروونی خۆی سافکە خۆی پاک و چاککە. ئەمن کە سەرنج دەدەم زۆر لەوانەی کە جنێ و دەڵێن قسەی ناشیرین دەکەن تۆمەت دەبەشنەوە گەراژ و نەقلیاتی بەهەشت و جەهەنەمیان داناوە لە حاڵەکە عولەمای ئیسلام دەڵێن ئێمە ولا ننزل أحدا منهم جنة ولا نارا وەکو ئەبوو جەعفەری تەحاوی دەڵێ هیچ کام لە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشت و جەهەنەم دانانی دەڵێن ئەوە گوناحە ئەوە تاوانە ئەوە سزایەتی بەڵام فڵان کەس دەچێتە جەهەنەم یان فڵان کەس حتمما لە بەهەشتەیە هەرخوا دەزانێ. بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە زیاتر خۆمان پاک و چاکەین ینی دەروونەکەی خۆمان بپاڵێوین ئەوەش بە قسە نابێ بە کردەوە دەبێ ئینسان لەگەڵ خۆی خەریک بێ. من کتێبێکم تایبەت لەو بارەوە نووسیوە ڕێگەی ساڵحبوون وەرە خواستچوون تا ئێستا 6 جار چاپ بۆتەوە لە نووسینگەی تەفسیر و بە تەمای چاپی حوتەمیشی بکەینەوە تەرجەمەی عەرەبی کراوە تەرجەمەی فارسی کراوە. ئەزمموی خۆم خستۆتە تێ زۆر لە کتێبەکان بە سەرچاوم گرتوون ئیسفادەم لێ کردوون. بەڕاستی خۆپاک و چاککردن بە قسە نییە. هیوا هەیە دوو کتێبی تەزکیەی نەفس دەخوێنێتەوە وا دەزانێ وەکو خاوەنی دوو کتێبەکانی لێ هاتووە یا هەندێک قسەی بۆ وێنە عەتاڵای ئیسکەندەری دەکا یا هەندێک قسەی بۆ حامیدی غەزالی یا ئیبن القەییم یا ئیبن تەیمیە یا ئەشاتیبی ئەو عالمە گەورە گەورە وارزانێک سەر بۆ تەوان ناکاکە عیلم شتێکە و زانین شتێکە و توانی شتێکی دیکەیە حاڵی بوون شتێکە و لە خۆداکردنە حاڵ شتێکی دیکەیە. جا من پێم وایە هۆکاری یەکەم
بۆ ڕێگرتن لە ناڕەواییکردن لە ڕازیاییدا بریتێ لە خۆپاک و چاکردن. یەک دوو ملکەچی بۆ شەریعەت بەکردەوە ملکەچبی بۆ شەریعەت. هیواهی بیستومە توانە کاکەوە ئەو ئاتەوا دەڵێ یا تۆ شتت غەڵەت کردووە ئەو ئاوایە توێتی وەڵای خۆ دەزانم بەس ناگونجێ تازە لە قسەی خۆ پەشێمان ببمەوە ناگونجێ. سێ خۆ دوورگرتن لە دەمارگیری و داخراوی. شافعی ڕەحمەتی خوای لێبێ بنچینەیەکی زۆر جوانی بۆ داناوین دەڵێ قەولی صەواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب. ئەوە بنچینەیەکی زۆر چاکە. قسەی خۆم پێ ڕاستە و دەگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ دەگونجێ ڕاست بێ. ئەمە بوار دەهێڵێتەوە بۆ گفتوگۆ. بەڵام کە گوتت قسەی خۆم پێ ڕاستە و مەجالی هەڵەبوونی تێدا نییە، قسەی بەرامبەرەکەشم پێ هەڵێ و ڕێی تێ ناچێ ڕاست بێ، جا خۆ هەمان قسەی فیرعەونە. دەزانن فرعون گوتی ما ئوریکم ئیلا ما ئەڕا و ما ئەهدیکم ئیلا سەبیل الڕەشاد. هەر ئەوەتان پێ دەڵم کە خۆم بە چاکی دەزانم، ئەوەی منیش دەڵێم هەمووی ڕاستە. ئەوە هەر فرعون قسەی وای کردووە. بەڵام عولەمای ئیسلام وەکو شافعی قسەیان کردووە. مادام بیر و ڕایە، مادام بۆ چوونە، ئەگەر قورئان و سونەتە بۆ هەمووان لەسەر سەر، ئەگەر ڕاو بۆ چوونە خۆ تۆ کاکە خۆ وەکیلی خوا نی، هیچ کاممان وەکیلی خوای پەروەردگار نین. سێیەم خۆ دوورگرتن لە دەمارگیری و داخرای باسم کرد. چوارەم تێکەڵ نەکردنی خود و بابەت. هەیە ئەو دۆی لێ تێکەڵ دەبن. بابەتێک هەیە خۆی لەگەڵ بابەتەکە تێکەڵ دەکا، کردوێتی بە خۆی کردووە بەشێک لەوە، نا دەبێت لێشی جیاب بکەیەوە. ئەتۆ بە خۆت شتێکی بابەتەکە شتێکی دیکەیە. پێنجەم حەق لەسەر خۆت تاپۆ نەکردن، وەکو پێشتر باسم کرد. نابێ حەق لەسەر خۆت تاپۆ بکەی، پێت وابێ هەر ئەتۆ حەق دەپێکی، هەر ئەتۆ حەقت پێکاوە. بە تەماشا ئەم قسە جوانەی یەحیای کوڕی سەعید بکەین، بەڕاستی قسەیەکی زۆر جوانە. دەڵێ ما برح المستفتون يستفتون فيحل هذا ويحرم هذا فلا يرى المحرم أن المحلل هلك لتحليله ولا يرى المحلل أن المحرم هلك لتحريمه. أما ابن عبد البر في جامع العلم وفضله هنا بيتي يحيى كوڕی سەعید دەڵێ بەردەوام ئەوانەی پرسیان پێکراوە، یعنی فتوایان لێ وەرگیراوە، پرسیاریان لێکراوە و یەکیان گوتێتی ئەمە حەڵاڵە، دیکە گوتێتی حەرامە. ئەوەی کە بە حەرامدانەرەکە پەیوانە بۆ بە حەڵاڵدانەرەکە فەوتاوە، هەروەها بە حەڵاڵدانەرەکەش بە حەرامدانەرەکەش پەیوانە بۆ بە حەڵاڵدانەرەکە فەوتاوە. بۆ زۆر جار ئەوەی کە یەحیای کوڕی سەعید گوتوێتی ئەوەی گرفتی ئەمە کاکە وەکتێتیەوە حەڵاڵە، وەکتێتینەوە دێ قێشتەکەەوە ڕێیەوەی ئەگەم مادام بەڵگەی هەیە بۆ عولەماوە هەر بۆ لەنێو عولەمادا. دامر کەسێک کە شارەزانە بێ و هیچ ئاگای لە هیچ نەبێ شتێکی دیکە، ئەگەنا لەنێو زانایاندا شتێکی زۆر مەعهودە. لەنێو چوار پێشەوایەکاندا، بەڵکو لەنێو هەشت پێشەوایەکاندا، چونکە ئێستا زۆر خەڵک وەرەزانێ ئێمە چوار مەزەبی فیقهیمان هەن. نا جگە لە مەزەبی ئەبوو حەنیف و مالک و شافعی و ئەحمەد ڕەحمەتی خوایان لێبێ، چواری دیکەشمان هەن کە ئێستا شوێن کەوتویان هەن، مەزەبەکانی جەعفەری و زەیدی و ئیباضی و ظاهری، ئەو چوارەشمان هەن. و زۆر مەزهەبی دیکەش هەبوون، زۆر زانای دیکەش هەبوون، مەزەبەکانیان نەنووسراون وەکو لەیس و ثەوری و تەبەری و زۆری دیش. شەشەم لە مەسەلە ئیجتیهادیەکاندا گلەی و گوناهبارکردن نییە. بۆ مادام مەجالی ئیجتیهادی تێدایە، ئەو مجتەهیدە ئەو حاکیمە کە ئیجتیهادی کردووە کە یان پاداشتێکی هەیە ئەگەر نەی پێکابێت دوو پاداشتیان ئەگەر پێکابێتی، جا مادام کەسەکە پاداشتێکی هەیە گلەی چی لێ دەکەوێت. حوتەم گرتنی ڕواڵەت و پەنهان حواڵەی خواکردن. ئێمە دەبێت ڕواڵەتی کەسەکان ببینی، هەر ڕواڵەتەکەی دەبینی و تۆ چوزانی لە دڵیدا چه باسە، پەنهانەکە عایدی خوا بکە. نحكم بالظاهر والله يتولى السرائر. وپێغەمبەر عليه الصلاة والسلام فرمووی إني لم أؤمر أن أنقب قلوب الناس ولا أشق بطونهم. بخاري مسلم هناوێنە. ئەمن فەرمانم پێ نەکراوە دڵی خەڵکی هەڵکۆڵم و ورجیان لە دکەم، واتە ئەگەواشی کردبا خۆ بەتەکید دەرنەدەکەوت داخوا چی حەقە و چێ ناحەق، بەڵام ویستوێتی پێشانی خەڵکدا. هەشتەم خۆراگری و نەرمونیانی و مداراکردن. خوای پەروەردگار لەگەڵ ئەهلی کوفردا ئامۆژگاریمان دەکات. ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. ئێمە بەلای کەم ئەوەی کە خوا پێمان دەفەرمێ لەگەڵ کافران داوا بکەن، هەر لەگەڵ ئەهلی ئیمانی خۆمە لەگەڵ ئیسلام داوا بکەین، بە نەرم بین، میهرەبان بین، لێبوردە بین.
نوێیەم هاوکاری کردن لە خاڵە هاوبەشەکاندا ئەو پۆزیشنانە و خاڵە جیاوازەکان ئەمە بنچینێکی زۆر جوانە کە وەختی خۆی محەممەد ڕەشید ڕەضا باسی کردووە لە پێشویشدا زانان هەر باسییان کردووە نتعاون فيما اتفقنا عليه ويعذر بعضنا بعضا فيما اختلفنا فيه ئەوەی کە تێدا هاوبەشین هاوکاریەک دی دەکەین ئەوەش کە ڕازیایی هەیە عودر بۆ یەکتر دێنینەوە دەیەم لە یەکجاکردنەوەی ڕازیایی ڕەوا و هی ناڕەوا وەکو گوتم ڕازیایی دەگوزی ڕەوا بێ دەگوزی ناڕەوا بێ کاتێک ڕەوایە مەجالی تێدا هەبێ کاتێک ناڕەوایە هیچ بواری تێدا نەبێ یاخود بە ئارەزۆ بێ بە دەمارگیریەوە بێ بە خۆپەسەندیەوە بێ بێمە سەر تەوەری پێنجەم و کۆتایی من لەم تەوەری پێنجەم و کۆتاییدا بەڕێزان 12 بنەمای گەورە و گرنگی تەبایی و هاوکاریم باس کردوون کە ڕەنگە لەم تەوەرەدا زیاتر پەنجە بخەمە سەر هەندێک لە شتەکان کە پێویستەکە یەکەم بەکارهێنانی ئەو ناوەی خوا لە هەمومانی ناوە و ئیکتیفا پێکردنی خوا چ ناوێکی لێ ناوین نە ناوی لێ ناوین سەلەفی نە سۆفی نە دەروێش نە ئەشعری نە ماتوریدی نە فڵان نە فیسار ناوی لێ ناوی چی هو سماكم المسلمين من قبل وفي هذا خوا ناوی لێ ناون مسلمان پێشێ لە کتێبە پێشوەکاندا و لەم کتێبەشدا لەم قورئانەشدا یەک ناومان هەیە جا من داوای برایانە دەکەم لە هەر برا خۆشیەک ئەگەر دەمانەوێت مسلمانان کۆک و تەبا و ڕێک و هاوکار بین بە تەنیا ئەو ناوە بەکاربێنی ناوەکانی دی بڵاومان دەکەن بە شەنە و سێلکەش خڕناکرێنەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح بوخاری مسلم داهاتوو ڕۆژێک هەندێک لە کۆچکەران و پشتیوانان کێشەیان بوو لەسەر شتێک ئەوەی کۆچکەران گوتی یا لە مهاجرین کۆچکەرەکان وەرن دەفریام ئەوەی ئەنساریش گوتی یا لە الأنصار پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی ئەبی دعوە الجاهلیەة وأنا بین أظهركم ئایا بانگەشەی نەفامی دەکەنەمیش لە نێوتاندا جا خوشەی مهاجرین و ئەنسار دووشەی قورئانین بەڵام مادام بۆ مەبەستی خراپ بەکاربێن ئەوە بانگەشەی نەفامیە چه جای ناوی دیکە کە لە قورئاندا نییە یاخود لە قورئاندا بۆ کۆمەڵە بۆ خەڵک بەکار نەهاتوون هەڵبەتە من لە کتێوەشتەکانی خۆم دەباسم کردووە بەڵام یعنی ناچمە نێو هێندە وردەکاری و کە باسم کردووەدا بەڵام لێرەدا دەڵێم بەو ناوەی کە خوا لێی ناوین ئیکتیفا بکەین ناوی دیکە بۆ کۆکردنەوەی مسلمانان بەکار نەهێنین مەگەر لایەنێکی حیزبێکی سیاسی بۆ وێنە کۆمەڵی دادگەری یا یەکگرتو یا لایەنێکی دی یاخود ڕێکخراوێک ناوێک بەکاردێنێ وەکو بۆ خۆی ئەندامەکانی بۆی مامەڵی پێ لەگەڵ واقعدا بکە شتێکی دیکەیە بەڵام نابێ ئەو ناوە بکا بە بناغە بۆ کۆکردنەوەی مسلمانان بە واتای هەرچی لەو چوارچێوەیەدا نەبێ حساب نەبێت نە ئەوە نەفامیە ئەوە لە ڕاستی دەمارگیری و نەفامیە تۆ دەبێ ئەو ناوە تەنیا بۆ ئەندامەکانی خۆت بەڵام نەشڵی هەرچی لەژێر ئەو ناو نیشانەدا نەبێت ئەوە جایە یاخود پلەی مسلمانی پلە دوو یا سێ یا چی نە ئەوە یەک دوو بە هەرچی زیاتر تێبگەین و پێ بگەین بەڕاستی زۆر لە گرفت و کێشەکانی ئێمە لە کرچ و کاڵی و یا لە چاک حاڵی نەبوون یاخود لە چاک تێدا نەبوونە حاڵ بە زۆری لەوە دێت ومن لەو بارەوە مەوسوعەیەکم هەیە بە ناوی بەرەو باشتر تێگەیشتن پێگەیشتن کە 12 کتێبە سێیەم گەڕان بۆ خاڵە هاوبەشەکان پێشتر باسم کرد خوای پەروەردگار فەرمان بە پێغەمبەری خاتەم دەکا عەلەیهی سەڵات وسەلام کە بە خاوەن کتێبەکان بفەرمێ وەرن بۆ خاڵە هاوبەشەکان چ جای لەگەڵ ئەهلی قیبلەی خۆمان وەرە چ شتێکم دوو تۆ پێکەوە دەبەستێتەوە ئێمە لە هەرێمێک داین زوڵم پڕوە لە زوڵم پڕوە لە گەندەڵی پڕوە لە خراپە ئەی باش ئێمە بەرپرسیانی بەرامبەر بۆ کۆمەلگای خۆمان زوڵمی تێدا لابەرین گەندەڵی تێدا لابەرین پۆخەڵی تێدا لابەرین ئەو هەم مەزڵومانە هەن دەربازیان کەین ئەو ئیدارەدانە خراپەی کە 30 ساڵەیە تەوژمی عەلمانی بەو شێوە وڵاتە ئیدارە دەدا عیباد و بیلاد بەهی خۆی دەزانێ ئەی ئەمە بەرپرسیار نین ئەی چۆنە تۆ بەرپرسیارێ دەکەت پێ جێبەجێ دەکرێت ئەگەر ئاوا شەڕ دەندووکە دەبێت و لەسەر شتی هیچ یەکدی بەو شێوەیە عەزیەت دەین یاخود یەکدی بەو شێوەیە هەیە مەسەن لە بازنەی ئیمان و ئیسلامیش دەیباتە دەرێت چوارەم سەرگەرم بوون بە چارەسەری کێشە گرفتەکانی ئێستای کۆمەڵگاکەمان و هەڵنەکۆڵینی مێژوو هیوا هەیە مێژوو هەڵدەکۆڵێ گرفت و کێشەکانی دێنێتەوە بۆ ئێرە
ئێمە بای ئەوەندە گرفت و کێشەمان هەن ئێستا لەگەڵیان خەریک بین نامان پڕۆژێتە سەر مێژوو بگەڕێنەوە داخوا وەختی خۆی چەند شەڕی فیکری و سیاسی و ئەو تاقم و ئەوانە پێکەوە کردویانە مێژوو بۆ ئەو باشە عیبرەتی لێ وەربگری نابێ بهێنی بۆ ئێرە نابێ دەست پێخۆتی پێ ببەستی. پێنجەم خۆپاراستن لە زمانتیژی و جنێودان. من چەند دقیقم هێناوە کە هەموو فەرمایشتی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام جارێ پێشەوە خۆی پروردگار دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم سورة أنعام آية 108 ئەوانەی لە جیاتی خوا دەیان پەرستن جنێویان پێ مەڵێن تا ئەوانیش بە نەزانی جنێو بەخوا نەڵێن هەڵبەتە ئەگەر ئەوانی جنێو بەخوا نەڵێن ئەتوو هەر نابێت جنێو بدەی بۆ دەچێوە خزمەت خوا لیستی کردەوەکانت بۆ پڕ بێ لە جنێو. پیغمبر علیه الصلاة والسلام دفرمه ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذي أما ترمذي هنابيتي وقال حديث حسن. مسلمان تانا ليدرو نفرين كرو زمان بيسو زمان شرنية هروها. پیغمبر علیه الصلاة والسلام دفرمه لا تسبوا الدهر فإن الله هو الدهر. مسلم هنابيتي هروها أحمد إلا مسند ده جنيو بالروجگار ملين زمان و ڕۆژگار چکە خوا ڕۆژگارە واتە خوا ڕۆژگار دەسوڕێنێ. هەروەها لا تسبوا الديك فإنه يوقظ للصلاة. أحمد وأبو داود وابن حبان وطبراني هێناویانە. جنێو بە کەڵەشێر کەڵە باب مەڵێن چونکە بۆ نوێش هەڵتان دەستێنن نەکەر ئەوەندە. لا تسبوا الشيطان وتعوذوا بالله من شره. أما تمام الرازي لفوائد كيدا هناويتي والألباني لا أرسل صحيح هذا بجمار 2422 بصحيح هنا. جنيو بشيطان ملين بنا بخوا بقرن لشر وخراب الشيطان تسيو خزمة خوا بو بربي لجنيو بشيطان شيطان. أما تماشا فرمايشتش بكين زور جي مترسيه سباب المسلم فسوق وقتال كفر. أما بخاري هناويتي جنيو بمسلمان دان الذين درچونا ياخذ للري درچونا الذين درچون بشوي قشتي وكشتنيشي بنا حق كفرة وتكردوي كافرانا. هروها پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام لا يرمي رجلا بالفسق أو الكفر إلا ارتدت عليه إن لم يكن صاحبه كذلك. أمش بخاري هنا بيتي هيش پیاوێکی کە تۆمەتبار ناکە بە فاسق بوون واتە لاڕێبوون و بە کوفر واتە بێدینی مەگەر گوناحەکە دەگەڕێتەوە سەر خۆی ئەگەر ئەو کەسەی تۆمەتباری کردووانە بێ واتە خۆی گوناحەکەی دەچێتە ئەستۆ. شەشەم خۆپاراستن لە جنێودان بە مردووان. هیوا هەیە بە زیندوانی اکتیفا ناکە پەڕیەوە بە مردوانیش بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی قەدەغا کردووە دفرمي لا تسبوا الأموات فإنهم قد أفضوا إلى ما قدموا. بخاري هناويتي أحمد هناويتي نسائي هناويتي جنيو بمردوان ملين چونکە ئەوان چوون بۆی کە پێشیان خستووە. ئەمە دەڵێ مەوریدەکەی ئەوە بوو کە ڕۆژێک کابرا قسەی بە ئەبوو جەهل گوت. ئەبوو جەهل فەوتا بوو ڕۆی بوو عیکریمەی کوڕی لێوێ بوو ئەویش دڵی پێ ناڕەحەت بوو. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی قسە بە مردوان مەڵێن ئەوان چوون بۆ لای کردەوەی خۆیان ئیتو زیندوەکان ناڕەحەت دەبن کابرا کوڕێتی با بابی کافریش بوو بێ هەر پێی ناخۆشەوە کە بڵێ ئەوە. حەوتەم نەچوونە سەر سروشتی مێشەڕەشە و وەکو هەنگبوون. هەیە سروشتی مێشەڕەشە هەیە مێشتان بینیوە لەکوێ خاڵێکی ڕەش ببینێ شتێکی پیس ببینە پێوە دەنیشێ هەنگ شیلەی گوڵان دەمژێ هەنگوێنی لێ دروست دەکات بەڵام مێشەڕەشە بەسەر خاڵی ڕەشەوە دەنیشێ و میکرۆب و ڤایرۆس و نەخۆشی بڵاو دەکاتەوە. بە ئێمە سروشتی هەنگمان هەبێ بەسەر شتی چاکەوە بنیشین. هیوا هەیە مەسەلەن دەگەڕێ مەسەلەن فلان زانایە فلان ئیمامە فلان پێشەوایە بزانام دەخوای نوقسانێکی هەیە کەسێک دوژمنی ناحەزی بۆ جا چێ لە زمانی خەڵک سەلامەت دەبێ. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ کە عالمێکی چەند گەورەیە و لە ڕۆژیاری خۆیدا هەر سچن بووە هەروەها هەمووی بوخاری لە شوێنی خۆی دەریان کردووە. نەسائی چۆ بۆ شام لەوێ دەرکراوە. ئەبوو جەعفەری تەبەری ئیمامی موفەسیرین کە وەفاتی کردووە لە ترسی خەڵکێک بە شەوێ ناشتویانە نەوێران بە ڕۆژێ بە خاشی بسپێر. ئەو عالمە گەورەیە کەواتە
ئەگەر ئێمە بە دوای سەقەتاتی زانایان و بە دوای کەم و کوڕیاندا بگەڕێین یاخود ئەوەی لە چاوی ناحەزانیاندا کەم و کوڕی بووە شەرنیە کەم و کوڕیش بوو بێ خۆ هەڵبەتە جگە لە پێغەمبەران کەس پارێزراوە نەبوو لە هەڵە بەڵام بەرزیش نییە هەرچی لەبارەی زانایەکەوە باس کرا بێ وا بێت ڕەنگە کەسێک حاقیت بووە خەونی خراپی بۆ بینیوە لە پشت پەدێڕەشەوە تەماشای کردو وەکو ئێستا شەر وایە. هەشتەم شوێن کەوتنی پێشینی چاک خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە. شوێن کەوتنی پێشینی چاک خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە واتە هیچ کەس لەسەر کەس تاپۆ نەکراوە بۆ چونکە خواهي پروردگار دەفەرمی والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه ئەوانی کە چاک شوێن کۆچکەران و پشتیوانانی پێشوو دەکەون چاک شوێنیان دەکەون ئەوانە خوالیان ڕازیە. هەروەها پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام دەفەرمی خير القرون القرن الذي بعثت فيهم ثم الذين يلونهم ثم الذين يلونهم کە ئەمە بوخاری و مسلم هێناویان و سێجیلەکان دەگرێتەوە هاوڵان و شوێن کەوتوان و شوێن کەوتوانی شوێن کەوتوان ئێجا خۆ هەممان هەردەی بە دوای ئەوان بکەوین خۆ ئەوە شتێک نیە لەسەر کۆمەڵەکان تاپۆ کرابێ بەڵام چۆن شوێن پێشینی چاک بکەوین. خۆشەویستەکانم پێشینی چاکی ئێمە عەقڵی خۆیان کردوتەوە تەماشای واقعی خۆیانیان کردووە گەڕاونە بۆ قورئان و سونەت حکمەکانیان هەڵێنجاوە لەوێ. شوێن کەوتنی پێشینی چاک ئەوە نیە تۆ فتواکانی ئەوان و قسەکانی ئەوان وەکو تووتی دووبارە بکەیەوە بەڵام ئەن تەعیشە فی غەیری زەمانیک لە ڕۆژگاری غەیری خۆتدا بشی. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ حەنبەلی بووە بەڵام هێندێک فتوای شیعەنەکە لە مەزهەبی حەنبەلی چۆتە دەرێ تەماشا قورئان و سونەتێکی بەڵام هەردووڵە ئەسحاب و ناوەتە ئەسحابی ئەحمەد بەڵام ئیبن تەیمیە ئایا بە موسنەدی ئەحمەد و بە مەذهەبی ئەحمەد اکتیفای کردووە ئەی سی پێچ بەرگ فتاوای داناوە بۆ لە ڕۆژگاری ئەودا کۆمەڵێک ڕوودا و هاتوونە پێش تەتەر و مەغۆل لە ڕۆژهەڵاتەوە و نەسرانیەکان لەوێوە و ئەهلی بیدع لەوێ و ناچار بۆ کە دەبێت قسە بکە دەبێت تەماشای قورئان و سونەت کات و جارێکی دیکە ئەوانەیە ڕۆژگاری ئیمام ئەحمەددا نەبوون تا قسەیان لەبارەوە بکەن کەواتە شوێن کەوتنی پێشینی چاک واتە شوێن کەوتنی میتۆد و منهەجی ئەوان نەک دووبارەکردنەوەی قسەکانی وان قسەیەکیان کردووە بۆ ڕۆژگاری خوان ڕەنگە بە خەڵکی تۆ ئێستای تۆ نەیە. ئەنجا ابن تيمية رحمته خوالي بقسيش جواني دڵێ فدين المسلمين مبني على اتباع كتاب الله وسنة رسوله وما اتفقت عليه الأمة فهذه الثلاثة هي أصول معصومة أمام مجموع فتاوى كيدا برجي بيزلا فرنسا والشوصاني نابتي دڵێ دینی مسلمانان لەسەر سێ پایان بنیاد نراوە کتێبی خوا ڕێبازی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و ئەوەی کە ئومەت لەسەر یەکدەنگ بووە ئەم سێ بنەمایە پارێزراوە. نۆیەم خۆپاک و چاکردن خاڵی هاوبەشی نێوان سەرجەم مسلمانانە وەکو پێشتریش باسم کرد تەزکیە نەفس شتێک نییە تەنیا لەسەر ئەهلی تەسەووف و تەزکیە تاپۆ کرابێ. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ تەماشای ژیانەکەی بکە ئیبن القەیمی جەوزی ئەشاتبی هەروەها ئەبو حامیدی غەزالی کە زۆر فەقیه بووە زۆر متەکەلیم بووە بەڵام زۆرش عابید بووە بەڵکو طەریقەی غەزالی هێندیشان خوان پاڵ دەدەنە لایوی و پێشەوایانی ئێمە هەمویان پشک و بەشیان هەبوو لە تەزکیەی نەفسدا و من پێم وایە هەر کەسێک قسەی خێر بۆ خەڵکە بەڵام بەشی نەبێت لە تەزکیەی نەفس و خۆپاک و چاکردندا ڕەنگە خەڵک بەهرەی وای لێ وەرناگرن و بە پێشەوانەوە نەفس و شێتان زەفەری پێدەبەن. دەیەم زانانی ئیسلام ڕێز لە هەمویان بگرین ڕێز لە هەموو زانانی ئیسلام بگرین. مرتێبێکم هەیە ناوی زانانی ئیسلام شێن و چۆنە تا ئێستا سێزار چاپ بۆتەوە باسی هەموو زانانم کردووە هەر لە حەسەنی بەسریەوە و لە ئیمامەکانی فقه و پاشان ئەبوو حەسەنی ئەشعەری و ئەبوو حامیدی غەزالی و ئیبن تەیمیە و ئەلعیز بن عەبدوسەلام و ئیمامی نەوەوی و ئەبوو حامیدی غەزالی هەتا زانانی هاوچەرخ هەمویان گرفتێکی گەورەی هەندێک لە مسلمانانەوەیە کە خۆیان بە فتوا و کتێبی زانایەکەوە دەبەستنەوە بە خەتێکی باریکدا دەڕۆن وا لەزان هەر ئەوە ئیسلامە نا زانانی ئیسلام بە هەمویان دەبێت ڕێز لە هەمویان بگری هەر کامیان بە ئەندازەوەی کە لە قورئان و سونەت تێگەیشتووە پێ و پابەندووە دەبێت لە لامان بەڕێز بن وەکو یەکێک لە زانایان دەڵێ من ئیبن تەیمیەم خۆش دەوێت لاکن لەست تەیمیەن یاوی دەکرێت دەڵێ بۆ حامید غەزالیم خۆش دەوێت لاکن لەست غەزالیەن تو نابێنی لە هەموو شتێکدا بەدوای ئەو زانایە بکەی خۆتی تەسلیم بکەی جا چه زانانی پێشێکی هی هاوچەرخ.
یازدەیەم وریابوون لە فێڵ و پیلانی ناحەزان. خۆ هەندێک شت لە سوشیال میدیای ئێستا دەنووسرێ و دەگوترێ مەرجنیهی هەندێک لەو خەڵکانە بێ. خەڵکی دیکەش ئاگرەکە خۆش دەکەن دەبێ وریابین لە فێڵ و پیلانی دوژمنان. و کۆتاخاڵیشمەوەیە با قیامەت و وەستان لە بەردەم دادگای خوای پەروەردگاردا هەمیشە بینینەوە بەرچاوی خۆمان. ئێستا ئەمە ئاوا دانیشتووین دنیایشی گەرم و ڕوون، بەڵام وكلهم آتيه يوم القيامة فردا، هر کامیشان لە ڕۆژی قیامەتدا بە تەنێ دەشتەوە خزمەت خوا. خۆ کەسمان لەگەڵ نییە، خۆ تۆ نە حیمایە لەگەڵ و نە خزم تو نە قەوم تو نە حیزب تو کەس لەگەڵی بۆ خۆت بە تەنێ بزانە چۆن دەچێەوە خزمەت خوا. و کاتێک دەچێەوە خزمەت خوای پەروەردگار بزانە چی لە لیستی کردەوەکانتدا هەیە، با غەیری قسەی باش، غەیری دڵسۆزی، نەک هەر لیستی کردەوەکان زاهیریەکان، چی لە دڵ و دەروون و هەناوتدا هەیە. یومە تبلى السرائر، ئەو ڕۆژەکە نهێنیەکان ئاشکرا دەبن. خوا بەرودف و کەڕەمی خۆی لەو کەسانە مامژێڕە لەو ڕۆژەدا کە نهێنیەکان ئاشکرا دەبن، هەر شتی باشمان لێ ئاشکرا بێ و هیچ شتێکمان نەبێ کە پێمان شەرم بێ و پێی خەجاڵەت بار بین. لێردا کۆتایی بەخسەکانم دێنەوە. صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. هیوادارم مسلمانان بەگشتی، چونکە من لە یەک مەسافە وەستاوە و بەڕاستی خۆم لە هیچ ڕێزی حساب ناکەم، تەنیا خۆم لە ڕێزی مسلماناندا دەبینم و مسلمانانیشم هەموو خۆش دەبێت بە هەموو شێوەکانیانەوە بە ئەندازەی نزیکیان لە قورئان و سنەت و بە ئەندازەی کە دڵسۆزی و چاکەکاری و پاکیان تێدا دەبین خۆشمان دەوێن. خوای پەروەردگار سەربەرزمان بکا بەهۆی دینی خوای پەروەردگارەوە، تەبامان کە ڕێکمان خا، هێز و پێزمان یەک خا تا بتوانین چی دیکە بەو شێوە نەبین و وابین کە ئەو وڵات و میلەتەی خۆمان بێنینەوە سەر ڕێی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام. لێرەدا کۆتایی بەخسەکان دێنەوە. صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.